دوای ئەو شەپۆلە بەفربارینەی بەشێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان و بەتایبەت سنووری قەزای دەربەندیخانی گرتەوە، تۆڕی ڕێکخراوە ژینگەیەکانی گەرمیان بە هاوکاری پۆلیسی دارستانی دەربەندیخان بۆ پارێزگاریکردن لە ژیانی باڵندە و ئاژەڵە کێویەکان لە چیا و دارستانەکانی سنووری قەزای دەربەندیخان هەڵمەتێکی داکردنی دانەوێڵە و خواردنیان لە دارستانە سروشتیەکانی چیای بەرانان و زمناکۆ دەست پێ کرد. دیارە ئێمە ئەمڕۆکو تۆڕی ڕێکخراوە ژینگەیەکانی گەرمیان کە بریتین لە ژمارەیە گەنجی خۆبەخش و ئەو ڕێکخراوانی کە بە خۆبەخش و خازاژنەویستن بە باشمانزانی ئەمڕۆ هەڵمەتێک دەست پێ بکەین کەویش هەڵواسینی ژمارەیەک دبەیەکە گەنم و دانەوێڵەی پێویستی تایە بۆ ئەو باڵندانەی کە لەم ناوچەیەدان بۆ ئەوەی بتوانن بیخۆن و ژیانە لە مەترسی مردن ڕزگاری بێ. بەڕاستی زۆر بە خۆشحاڵی و هاتوین بەدەم داواکەیانەوە ئەوە تا ئێستا هاتوین لەسەر ئەم دەریاچە و لەم شوێنانەی کە بەفرێ زۆر باریوە هاتوین لەگەڵیانە هاوکاریانین بۆ داکردنی ئەو دانەوێڵانە بۆ ئەوی ئەو تێروتورانە ئیسفادەی لێ بکەن. سەرۆکی شارەوانی دەربەندیخانی ڕای دەگەێنێت بەهۆی ئەو شەپۆلە بەفربارینەی ڕووی لە ناوچەکە کردووە جگە لە ئاستەنگەکانی هاتوچۆ ژمارەیەک دار و درەختشکاون ڕاستیدا ئەو شەپۆ لە بەفروبارانە کاریگەری لە هەمەلایەنی هەبووە هەم لە ڕووی گرفتی ڕێگاوانەوە و تێکدانی ئەکتافی ڕێگاکان و هەرواشکانەوەی دار و هیلاکردنی خەڵ ڕێگاکان و بەڕاستی ئێمە بۆ ماوەی 3 ڕۆژە وەکو ستافی ئامێرەکانی شارەوانی بەردەوام بە شەو ڕۆژ لە خزمەتی هاوڵاتیانیان لەسەر ڕێگاکانی ناوچەی قەرەداغ و گوندی ناوتاق و سێمانی دەربەندیخان و هەروە ناوچەی شەمێران و گوندەکانی زمناکۆ وڵاتەکە بەردەوامین هەتا ئێستا ئێمە لە ئامادەین بۆ ئیشکردن دارشکاوەتەوە زەرری داوە بەهۆی ئەم بفرەوە. بەپێی تۆماری وێستگەی کەشناسی لا بەڕێوەبەراتی بەنداوی دەربەندیخان لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوودا نزیکەی 17 سانتیمەتر بەفر لە سنوورەکەدا باریوە. سەلام ڕۆ گەلی کوردستان دەربەندیخان.